دو پەیوەندیمان کاکە سەعیدە. فەرموو کاک سەعید. السلام عليكم مامۆستای بەڕێز. عليكم السلام ورحمة الله وبركاته. کاک سەعیدی خۆشەویست. چاوەکەمی زۆر پێ خۆشحاڵم مامۆستا ئەمڕۆ پەیوەندی لەگەڵ تۆکەم هیوادارم بۆ ئێمە بمێنی و تەمەنە درێژ بە مامۆستای بەڕێز. لەگەڵ ئێوەی خۆشەویستە کاکە سەعیدجان، زۆر سپاسی دوعا خێرەکانت دەکەم. چاوەکەم سوپاس دەکەم مامۆستا. بەڵام من دەمەوێت پرسیارت بکەم مامۆستا. بڵێ فەرموو. زۆر لەسەر دۆن ماوە نازانم شەوان خەوم نییە خەفەتە خۆم نازانم ئایا ئەو شتە حەرامە یان حەڵاڵە. بووم بوورە کاک سەعید وڵای پرسیارەکەت باش تێ نەگەیشتم. شەوان خەوت لێ ناکەوێ؟ شتێکم بە کردووە نازانم حەرامە یان حەڵاڵ. ئێستا بۆچی باسەکەم مامۆستا؟ چت کردووە خەوەی کە حەڵاڵیان حرامە؟ لەگەر پیاوێکە پێ کاتە بووین کە ئیشێ پێکەوە بکەین پارەمەدا پێی ئەچوو شتی پێ ئەکری لە تورکیا عەلەساز ئەیهێنا ئازاندەکەی بەنیوەیی بوو بە مانجێک بە مانگونیوێک سەرفیە کرد ئەیهاتەوە ئەو هێشتا وەرەقەمان خێرە ئەوە چلی تو چلی من چەند جارێک ئەو ئیشەمان پێکەوە کرد لە دوای ئەوە دیار بوو ئەو ئیشەوانیە. بەڵێ. دوای ئەوە 83 دەفتەر قەرزدار بووە ئیفلاسی کردووە پارەی نەبوو لەو سەر بوو من ئاگام لێ نەبوو. ئایا ئەو پارانەی کە بە منی داوە حەرام بووە یا حەڵاڵ بووە؟ هیوادارم بۆ می دوای پارەکەی خۆتی دایتەوە؟ پارەکەی خۆمی دایەوە بە ناخۆشی بە عاجزی 3 دەفتەرونی بوو بە عاجزی دایەوە پێم لە دوایەوە. بەڵام من قازاندی داوە پێم چەند جارێک دابوو پێم بەس دوایی ئەو ئیشێکە ئەو ئەیود ئیشەکە ئاوا نەبووە. بەسەر چاو چاوەکەی ماوەستا زۆر زۆر سپاس. خۆی گەورە سەلامەتتان کەخوا کاکە سەعیدجان. کاکە سەعید باسیەوەی کرد لە ئەو پیاوە لە تورکیا پارەی مانگانێک بن لە چەند وتاریکەدا لەم تەوەرەی بەرنامەی خۆشەویستیشدا بۆم باسکردن. بەڕێزان کە پارەتدا بە کەسێک و هەر ئاوا دەڵێت 40 وەرەخۆ ئەوان لە بڕێ پارەی 3 دەفتەرە 20 وەرەخۆ 30 وەرەخۆ 40 وەرەقە دواتی دەبێت یەقینت هەبێتەوە حرامە. ئەوە تا دوای لی ئاشکرا بووە پارەی خەڵکی خواردووە تا پارەی خەڵکی هێنا و داوێتی بە تۆ. کاکە سەعیدجان ئەو پارانەی کە وەرتگرتۆ مادەم ئەلحەمدولیلا تۆ 3 دەفتەرونیوەکەی خۆت وەرگرتوتەوە وڵای ئەوەی وەرتگرتۆ مادەم دەزانی ئەمە بەبێ شەرعی وەریگیراوە حەڵاڵ نییە هەوڵ بدە بە ئیزنی خوای پەروەردگار لە ڕێی مامۆستایەکی لیژنە فتوواکانەوە پرسیاری بکە من پێت دەڵێمەوە حرامە بەڵام لەوان بپرسە بڵێ مامۆستا چۆن ئەم حرامە لە کۆڵ خۆم کەمەوە ئینشاءڵڵا لە هەر شوێنێک لە هەر شارێک لە هەر گەڕێکێکی مامۆستانی بەڕێز لیژنەی فتوایلێن ئەوان بە جەماعی بڕیار لەسەر شتەکان دەدەن بڵێ مامۆستانی بەڕێز من ئەدەزانم ئەو پارە حەڵامە الاسم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس. حرام یەک نیشانەی هەیە هەر لە دڵی خۆتە ئێستا و پارەی حەڵاڵ بووە تۆ پێویستی بەم تەلەفۆنە نەدەبوو کاکە سەعید نیشانەی ئەوەیە پارەکەت حرامە بۆیە دڵت نامرتاحە تۆ دڵت موسڵمانێکی باشی وجدانت زیندووە دڵت الحەمدولیلا پاکە لەگەڵ خوای پەروەردگاردا ماڵەکەت حەڵاڵە بۆیە دڵت ئیسراحەت ناکەوە شەوان خەوە لێ ناکەوێت ئەوە نیشانەی حرامی ماڵەکەتە واتە ئەو پارەی کە وەرتگرتووە لەو پیاوە بۆ ئەوەی ڕزگارت لێ ببێ لێ چۆنی بدەیتەوە یان چی لێ بکەی لەو پارەیە ئینشاءڵڵا پێم خۆشە سەردانی مامۆستاکانی ئێمە لە لیژنە فتوواکان بکەی یا ڕەبی خوای گەورە پاداشت داتەوە الحەمدولیلا کە پارەکەت نەخوراوە و ئەو کەسانش خوا لە وڵاتەدا یا ڕەبی خوای گەورە پاشیان کاتەوە کە بەداخەوە بوونە هۆکاری ئەوەی کە ماڵی چەندین خەڵک وێران دەکەن و خەڵک تووشی حرامخۆری دەکەن خۆزگە بازرگانەکانمان و هەموو هاوڵاتیانمان هۆشیارانە مامەڵەی بازرگانی و پارەدان بە خەڵک و پارەوەرگتن لە خەڵک دەکەن و پێش ئەوە دەگەڕێنەوە بۆ لای مامۆستایانی یانی و حکومە شەرعیەکان بۆ ئەوەی ماڵەکانمان حەڵاڵ بێت چونکە دنیا هەر کۆتایی پێدێ خۆش بە حاڵی ئەوەی ئەو کاتێک کە دەمرێ حەقی کەسی لە بەندەکانی خوای پەروەردگار لەسەر نێو ماڵی کەسی نەخواردووە.